لە پارتیزانێکی ئەمەکدارەوە بۆ شێخەڕەش ئەی گەورە و سەروەرم ئەفسوس هەزار ئەفسوس زۆرێک لە هاوسەنگەرانت لە باسی ئەشکەوت و کەرەگوێلەک و نانە ڕەقەڵسە بن ئێستا لە بری کەر و گوێ درێژ و پاتەی لاسیک ئۆتۆمبێلی پۆرش و بۆگاتی و ڕۆسڕایز و ڕەپڵێک سکرتێرە و تەنانەت کۆپتەری تایبەتی و خەتی بازرگانی و فڕۆکە و تەنانەت باخیرەشیان هەیە لە بری ئەشکەوت و کیسەی خەوی چڵکن و سپێون ڤێلا و کۆشک و ئاپارتمانی بەرز و هۆتێلەکانی ئینگلتەرا واشنتۆن کە سەریان لە پەڕەی هەوردایە لە بری بێسیمەکەی جاران شەبەکە و خەتی ئینتەرنێتی تایبەت و پشتی ئاسیا و کۆڕەکیان هەیە ڕقم خاص و مۆبایلی گرانبەها لە بری نانەڕق و نانساژی کولیچەی کۆڵەپشتەکەی جارانی تۆ زۆربەیان سوب و مەزەی گەعدەیان بە فڕۆکەیەکی تایبەت لە ڕووسیا و ڕۆماوە بۆ دێ شێخی جان تۆ بۆ خەرجکردنی چەندینارێکی ئەو کاتە لیژنەیەکت لە پیاوە مەردەکان پێگەهێنا بەڵام ئێستا لە دوای کۆچتان لێرە کاری لیژنە بۆ دیزە بە دەرخونە و داپۆشینی سەفەقاتی گەورە و فەزاحەتە نەبیسراوەکانە ئێستا لێرە کوڕە و کوڕێ خاوەنی بیرەنەوتی خۆی بێ کە شوێنی ئەو بیرەنەوتانە جاران حەشارگە و پەناگەی خۆمان بوون هەر فیرعەونێک بە هەزاران دۆنم ئەرزە دابەژەکە بەسەر دەڵاڵ و پاش دزە لەبەر ڕەتڵی تەنکەری غاز و نەوت برا نایپەرژێتە سەر برا ئێستا لێرە قەیرانی ئەمەکداریە و ئەزمەی وەفا ئێستا ئێرە وڵاتی شازادە و ژەنەراڵە گەروا بڕوا ئێمەژەڵین خۆزگەمان بە ئێوە و بە شەهیدان بەڵام شێخە خۆت پێدوتین وەرە بەرز بن چۆکدا نەدەن هەمیشە گەشبین بن و لە ڕێگای حەق قەت لامەدەن شێخم بەخوا خەمەکانمان زۆر زۆر گەورن چاوەڕوانی حکمی گەلین دز و دەستپاک جاکاتەوە لاپەڕەی نوێ بۆ خائین و خەباجێڕان جاکاتەوە